هەروەکو ئەوە دیارە کە ڕێژەیەکی کەم بەشدارین بەداخەوە کە 1300 مامۆستا ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران وانە بێژین ئەگەر بێت و نیوەی ئەوانە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان بەشداری لە گرتبوونەوەیەکی بەم شێوەیە بکەن کاریگەریەکی تەواون وە زۆر بەداخەوەم بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران کە ئەمڕۆ بەشیاویان بۆ ئێمە نەبینی تەنها یەک وێنەش بگرین لە بەردەم پەروەردەی سۆران وەکو مامۆستایەک کە وەکو ئەندامەچین لەناو ئەو بەڕێوەبەرایەتیە و ئەو بەڕێوەبەرایەتیە یعنی ئێمە خزمەت ئەکەین ینی بەداخەوم ئێمە وەک مامۆستایانی وانەبێژی پەروەردەی سۆران ئەوڕۆ دەنگی خۆمان خستە پاڵ دەنجی هاوپیشەکانمان لەسەر جەم شار و شارۆچکەکان کە بڕیاری بایکۆت و خۆپیشاندانمان داوە بەڵام بەداخەوە بەهۆی بیانووی نەبوونی مۆڵەت نیانێش لە بەردەم پەروەردە درێژە بە خۆپیشاندانەکەمان بدەین بۆیە ناچار بوون لێرانە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەمان ئەنجام بدەین و ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ لە دوای کۆبوونەوەی وەزارەتی دارایی وەزارەتی پەروەردە چاوەڕوانی مژدەی دامەزراندن بووین لە وەزارەتی پەروەردە بەڵام بەداخەوە ئەوان بە بڕینەوەی بڕەپارەیەکی مەختوع زیاتر ناومێدیان کردین. من وەک مامۆستایەکی هەمیشەیی پاڵپشتی مامۆستایانی وانەبێژ دەکەم لە پرۆسەی خوێندن ئەگەر مامۆستایانی وانەبێژ نەبێتن بەڕاستی پرۆسەی خوێندن پەچی دەکەوێتن. لەمان وایە حکوومەتی هەرێم دەتوانێت بەو بڕەپارە جێگیرەی کە بڕیاری لەسەر دراوە مامۆستایانی وانەبێژ بکاتە هەمیشەیی یان گرێبەست چونکە ئەم پارە مەقتوعە کۆتایی بە کێشە و گیر و گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ ناهێنێ بریتە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە شێوەی هەمیشەی یاخود گرێبەست بە پێچەوانەی ئەم داواکاریە ڕەوایە بەردەوام دەبین لەسەر هەڵوێست و فشارەکانمان لە بایکۆت و خۆپیشاندانەکان بەردەوام دەبین دەستەی مامۆستایانی وانەبێژ لە پەروەردەی سۆران.